ئەو هەنگاوانە بەکوێ گەشت چونکە خۆ دامەژت پێوە لە سنووری پێنجێن قوبەرێکی فراوان هەیە و لە هەڵەبجەش بە هەمان شێوە چیتان کردو بۆکردنەوەی بەڕێبەرایەتیەک یا فەرماندەیەک لەم شوێنە؟ ئێمە دەستخۆش ئێمە لە پرسیارەکە دوو بەشە با بەشی یەکەمت جواب دەمەوە مەسەلەی هەڵەبجە بۆتە پارێزگا و ئێستا لە تەکمیلەی پارێزگابوونی خۆیەتی و بە تەکید ئەوە پێداویستی ئەوانە و لەسەر خواستی ئەوانیشە ئێستا داوای بەڕێوەبەرایەتیەکی گشتیان کردووە تایبەت بۆ ئەو سنوورە و بەنسبەت ئێرەش من پێم وایە ئێمە تیمی تایبەتمان بە هەم هەڵەبجەش هەیە و تیمی تایبەتیشمان هەیە بۆ ئێرە و ئەگەر قەیرانی دارایی و ئەو ئەزمە دارایی عالەمیەی کە هەیە کە ڕنگدانەوەی لەسەر وڵاتانی ئابووری بەهێز هەیە چ جای ئەوەی کە ئێمە وەکو هەرێمێک بە تەکید بە چەندین جار کاریگەری لەسەر هەرێمەکەی ئێمە هەیە بۆیە ئەگەر ئەو مەسەلە داراییە نەبووە یان ئەو قەیرانە داراییە نەبووە ئەو هەنگاوانە بە زووترین کات داهاویشترا. یەکەمیان ئەوەی کە ئەم ڤایرۆسی کۆرۆنا تا چەند تەسیری کردوتە سەر ئەوەی کە تیمەکانتان بەراورد بە ساڵانی پێشوو چالاکیان هەبێت. پرسیاری دووەمیش ئەوەیە کە ئەبەتی ئەوەی لە ڕاپەڕینەوە هەتا ئەمڕۆ ئەو مینانەی پوچڵکراوە تەقیمەنیانە بۆ چەند ساڵیکە تا چەند ساڵیکە احتیمالی هەیە کە مەترسی هەرەمێنێ بەڵام مەترسیەکە کە ئەو وڵاتانی کە ئەوروپا و شوێنانی کە ناوچەی شەڕ بوون مەترسی ئەگەر سەعاتی ئاسیستاندا. بەڵێ دیارە بە تاکید دۆخی کۆرۆنە ڤایرۆس کە پەتایەکی جیهانیە هەرێمەکەی ئێمەش لێی بێبەشنەبەوە قوربانیشمان لەو پێناوە داوە. بە تاکید ئەمە وای کردووە کاری تیمەکانی ئێمە یان هەڵسوڕانی تیمەکانی ئێمە وەزائید لەگەڵ ئەوەش دۆخە داراییەکەش قەیرانە داراییەکەش نەتواندراوە وەکو پێویست بە تایبەتی لە ساڵی 2020 نەتواندراوە وەکو پێویست هەڵبسوڕێن یان کاری خۆیان ئەنجام بدەن یان ئۆپەرەیشن بە زمانی دەستگای مین ئۆپەرەیشن ئەنجام بدەن بۆیە لەو بوارە بەڵام سەرباری ئەوە کەم تەرخەمی نەکراوە لە ناوبردنی پاشماوە جەنجەکان و ڕووپێوکردنی دەقیق و ئاماری پێویست لەسەر چێلگەمینەکان و لە هەر شوێنێک مەترسیەک حاڵەتێک بوو بێ ئەوە تیمەکانی بەڕێوەبەرایەتی گشتی سلێمانی لە هەموو سنوورەکان ئامادەیی و دەستبەجێی هەبووە و بەنسبەت پرسیاری دووەمت ئایا کەی هەرێمی کوردستان دەگاتە ئەو ئاستەی کە مەترسی نەمێنێ وەکو وڵاتانی تر. ئێمە 84 وڵات لە هەموو دنیا بە هەرێمەکەی ئێمەشەوە جیرۆدەی مینی جیرۆدەی مەترسیەکانی مینی و ئیتفاقێک هەیە پێی دەگوترێت ئیتفاقی ئۆتاوا. ئێمە و عێراق هەرێمی کوردستانی عێراق و لەگەڵ عێراق ئێمە ئەندامین لەو ئیتفاقیە. ئەو ئیتفاقیە لە ساڵی 2007 گرێدرا کە 10 ساڵ ئیجازە درا بە عێراق و هەرێمی کوردستان کە هەم عێراق و هەم هەرێمی کوردستان خاڵی بێ لە مین و پاشماوە جەنجەکان تا ساڵی 2010 10 ساڵ لە ساڵی 2010 تا 2010 بەڵام ئەو دۆخە دارایی دنیا و دۆخی کۆرۆنە ڤایرۆس و بوونی شەڕی داعش و ئەو نائستقراری سیاسیەی کە لە عێراق وجودی هەیە نەتواندرا ئەو ئیلتیزامە جێبەجێ بکرێت. بۆیە دوای ئەوە لە کۆنگرەی خۆی دیسانەوە ئیتفاقی ئۆتاوا ئەو ماوەیەی درێژ کردەوە بۆ ساڵی 2028. ئێستا تا ساڵی 2028 هەم عێراق و هەم هەرێمی کوردستان کار لەسەرەوە دەکەین بۆی بتوانین لەو ماوەیەدا هەرێمی کوردستان و عێراق خاڵی بێ لە مین و پاشماوە جەنجەکان.